ئێوارەتان باش و سڵاوێکی تەندروستیتان لێبێت لە بەرنمەیەکی نوێی کورسا تەندروستیەوە لەگەڵتانین لەگەڵ هاوکارم ئەلەند بۆ هیوای ئەمڕۆژ بتوانین کۆمەڵێک بابەتی زانستی و تەندروستی بخەینە ڕوو بۆ بینەرانی ئازیزی کورسا تەندروستی و سوودێکتان پێ بگەێنین. ئەلەند سڵاو لەبێت. سڵاو لە تۆ تەندروستی و چۆنە تۆ باشی؟ زۆر سپاس بۆ چۆنیت؟ تەندروست بی منیش باشم. سڵاو لە بینەرانی خۆشەویستیش هیوای تەندروستێکی زۆر باشتان بۆ خوازین. لەگەڵ ڕۆژاتە لەگەڵتانی نەمێوارەیە باسی کۆمەڵێک بابەتان بۆ بکەین ئەویش بریتە لە نەخۆشیەکانی کۆم و ڕێکە کە بە پێویستمان زانی ئەمڕۆ پێتان بڵێن هۆکاری کۆمەڵێک گیر و گرفتی تەندروستی کە دووچاری ناوچەی کۆم و ڕێکە بێتەوە چییە؟ لەگەڵمانە بن کۆمەڵێک هەواڵ و کۆمەڵێک ئامار لەگەڵی شەمیوانی سپۆری تایبەت بە بوارەکەمان لەگەڵایە. جا ڕۆژات وەکەم و کاتێکی تر ئێمە زۆر گرنگین بە بابەتەکانی ناوخۆی سلێمانی و تەنانەت هەموو پارێزگاکانی هەرێمی کوردستانیش. ئەم ڕۆژ کۆمەڵێک ئامارمان لای پێم خۆشە وردە بچینە لای ئامارەکان. زۆر باشە. ئامارەکان تایبەتە بە بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی باس لەو پشکنینانە ئەکات کە لە ماوەی 6 مانگی ڕابردووە لە سنووری سلێمانیا ئەنجام دراوە گەر هاوکارانم شانمان بن ئەو پشکنینانەی کە ئەنجام دراوە بە گشتی ژمارەی پشکنینەکان دەدانەیە بەڵام ئەو ڕێژەی کە بۆ خەڵک ئەنجام دراوە بەڕاستی ڕێژەیەکی زۆر زۆرە ئەلەندەمەش ڕێژەیەکی زۆر دڵخۆشکەرە ئەگەر سەرەتا لە بەرزترین پشکنینەوە دەست پێ بکەین پشکنینی بایۆکیمستری یاخود کیمیاییە وەکو ئەبینین بە نزیکی بۆ 399,974 چارەخوازم پشکنینە ئەنجام دراوە. تەندروستی سلێمانی توانایەکی باشی هەیە توانین بڵێن کە بەڕاستی ئەم ژمارانە ژمارەیەکی کەم نییە ژمارەیەکی ئاسان نییە کە بتوانرێت ئەو هەموو پشکنینە ئەنجام بدرێت لە ماوەی تەنها 6 مانگە ئاخۆ لە کۆتایی ساڵە ئەبێ بگەینە چەند پشکنینی تر وایە ئەلەند بێگومان ڕێژەکە زۆرە و جێی دڵخۆشیەکە لە سلێمانی بتوانێت ئەم ڕێژە پشکنینە ئەنجام بدرێت. پشکنینی هێماتۆلۆجیمانە یاخود پشکنینەکانی خوێن ئەویش لە ڕیزبەندی دووەمایەت لە ماوەی 6 مانگی ڕابردووە 184,967 پشکنینی لەم شێوەیە ئەنجام دراوە. ئەمە ژەوە دەرەخا کە بەڕاستی گرنگی زۆر دراوە بە بابەتی پشکنین چکە بێ پشکنین بێگومان ئێمە دەستنیشانی وردی هیچ نەخۆشیەکمان پێ ناکرێت. ڕاستە بە دڵنیاییەوانەیەکی کتر لەو پشکنیانەی کە هەمانە پشکنینەکانی سێرۆلۆجیە کە ئەویش بە نزیکی 25,577 پشکنین ئەنجام دراوەتوانم بڵم یەکێکە لە پشکنینە زۆر وردەکان کە بڕاستی ستافێکی ئەکادمی و بەتوانە و زانستی باشی پێویستە بە خۆشحاڵیەوەکە لە نەخۆشخانەکانی سنووری سلێمانیا ئەم ستافانە بەردەستن و بەردەوام ئەتوانین ئەم پشکنینانە بۆ چارەخوازان ئەنجام بین. یەکێکی تر لەو پشکنینانی کە هەمانە ڤایرۆلۆجی یاخود پشکنینی ڤایرۆسەکانە کە هەمانە 78,178 پشکنین ئەنجام دراوە. ڕاستە لەوانەیە لە بڵین پشکنینی ڤایرۆسەکان لە شوێنە تایبەتەکانیش ئەنجام بدرێ ئەلەن بەڵام کە بتوانرێت لە نەخۆشخانە حکومیەکانە بەم ڕێژە زۆرە ئەنجام بدرێت بەڕاستی ڕێژەیەکی زۆر بەرز و زۆر دڵخۆشکەرە. بەدڵنیایەوە ڕاستە ئەچینە لای جۆرێکی تر ئەویش بڵەت بانک یاخود بانکی خوێن ئەو پشکنینانی کە لەم شوێنە ئەنجام دراوە بە نزیکەی 61,758 پشکنینە نەک بە نزیکەی بە دیاریکراوی ئەمامارانە هەمووی ئاماری و ئەمە بۆیە ئەڵێن بە نزیکەی ئەلەند لەوانەیە ئەم ساتێکی ئێمە تیا قساکن پشکنینی زیاتر ئەنجام بدرێت. ڕاستە بەدڵنیاییەوە. ئەو پشکنینانی کە پاراسایتۆلۆژین یاخود موشەخۆرەکان کە لە ناو جەستەی مرۆڤ هەن ئەویش لە دوای بڵەت بانکەوە یاخود بانکی خوێنەوەیەت بە نزیکەی یاخود بە دیاریکراوی 50,066 جۆر لە پشکنینە ئەنجام دراوە لە ماوەی 6 مانگی ڕابردووە. و پشکنینی بەکتریۆلۆژیمان هەیە پشکنینی بەکتریۆلۆژیەکە 7,749 پشکنین بووە کە ئەمیش بەڕاستی پشکنینێکی وردە و مای خۆشحاڵیە کە ئەم ڕێژە زۆرە کرابێ لە ناو نەخۆشخانە حکومیەکانی ئەم پشکنینە بۆ بواری تۆر زۆر گرنگە بێگومان بۆ ئەوەی ئەو کەسانی کە پێویستیان بە دەرمانی ئەنتیبایۆتیکەکان بن. ئەمە وەکو هۆشیاریەکیش بۆ خەڵک هیواداری نە ساڵی داهاتووە گەرم ئامارەمان بۆ وەرگرتن یاخود ئەگەر لە مانگی 12 ئامارەکەمان وەرگر ڕێژەی پشکنینەکە بەرزتر بوو بێتەوە. ئەمە ئەوە دەرەخا کە خەڵک هۆشیارن بەرامبەر بە بەکارهێنانی جێزیندەیەکان و جەبەکتریاکان. بەدڵنیایەوە هەرچی پشکنینی هۆرمۆنەکانەوە گەزاین کە هۆرمۆنەکان بەشێکی زۆر گرنگی جەستن و ئەوان هەموو زیندە چالاکی و کردارەکانی جەسەمان بۆ دیاریەکەن 14,233 پشکنین لە ماوەی 6 مانگی ڕابردووە ئەنجام دراوە پشکنینی هۆرمۆنەکان ئەگەر باس بکەین و لە کۆتاییشە ڕۆژات ئەو پشکنینانی کە هیستۆپاتۆلۆژی یاخود تایبەتن بە نەخۆشیەکان لەسەر ئاستی خانەی بە نمونە شێرپەنجەیەکان یاخودەوانی لە ئاستی خانەیان
3409 پشکنینن و لە کۆتاییشە مۆلیکولەر ڤایرۆلۆجی ئەمەش هەر بێگومان پشکنینی ڤایرۆسیە بەڵام لەسەر ئاستێکی ورتر بۆ کۆمەڵێک حاڵەتی تایبەت بەکارێت 49 پشکنین ئەنجامدراوە. ئەمە بەگشتی ئەو پشکنینانە بوون و ئامارانە بوون کە تەندروستی سلێمانی بڵاوی کردوەوە پێمانش باش بوو بۆتان بخینە ڕوو و خۆشبەختانە هەستەکەین کە هۆشیاری خەڵک تا ڕادێک زۆر باش بووە لە ڕووی ئەوەی کە گرنگی بە پشکنین بە دڵنیاییەوە ڕێژەکە زۆر بەرزە وەکو ئەبینن کۆی گشتی شیکاریەکان بە هەموو شیکاریەکان کە ئەنجام درراوە 825,907 ینی ئەتوانین بڵێن لاانێت تام ساتی ئێمە ملیۆنەکەی کردبێ و بە نزیکەی ئەمانت ئەلەن و کۆی گشتی ژمارەی نەخۆشەکان کە ئەم پشکنینانیان بۆ ئەنجام دراوە 328,022 کە بەڕاستی ڕێژەیەکی دڵخۆشکەرە و دەستخۆشیان لێ ئەکەین لێرەوە بۆ هیوایی بەردەوام نەخۆشخانە حکومیەکان لە بەرەو پێشچوونی زیاترا بن و وەکو چۆن بڵێن خەڵک متمانەی تەواو بە نەخۆشخانە حکومیەکانی خۆمان بکات ئەلەن بەدڵنیایەوە جامە ئامارەکان بوو وردە وردە چینە لای هەواڵەکانمان کۆمەڵێک هەواڵمان بۆ ئامادەکردوون تایبەت بە تەوەری سەرەکی ئەمڕۆمان ڕۆژهات باب چینە لای هەواڵی یەکەمان کە ئەویش باز لە قەبزی درێژخایەنەکە پێمانەڵێ کە قەبزی درێژخایەن چکاری گەرێک لەسەر تەندروستی کۆم و ڕێگە دروستەکات باب چینە لای ناوڕۆکی هەواڵەکە. توێژینەوەیکی کۆمەڵی ئەمریکی بۆ نەخۆشیەکانی کۆڵۆن و ڕێکە ئاشکرای دەکات قەبزی درێژخایەن مەترسی سەرەڵدانی نەخۆشیەکانی کۆم و ڕێکە زیاد دەکات. شارەزایان ئاماژە بۆ دەکەن خودی قەبزی خۆی بە شێوازێکی ڕاستەوخۆ نابێتە سەرەڵدانی ئەم جۆرە نەخۆشیانە بەڵکو قەبزی بە تێبەڕبوونی کات زیان بە شانەکانی دەوروبەری کۆم دەگەیەنێت. ئەوان دەڵێن پێداڕۆشتنی پیسایی ڕق و وشک دەبێتە هۆی برینداربوون و کشانی ناپێویستی ناوپۆشی کۆم و ڕێکە. کشانی ناوپۆشەکەش بە یەکێک لە مەترسیدارترین هۆکارەکانی توشبوون بە قلێشی کۆم دادەنرێت. سەرباری ئەوانش زانایان جەخت دەکەنەوە لەوەی یەکێک لە گەورەترین کێشەکان ئەو فشارەیە کە چارەخوازان لە کاتی توشبوون بە قەبزیدا دروستی دەکەن بۆ بەتاڵبوونەوە. ئەوەی مای نیگەرانیشە ئەوەیە قەبزی درێژخایەن هۆکارە بۆ کەمبوونەوەی پێداڕۆشتنی خوێن بەرەو ناوچەکانی کۆم و ڕێکە. ئەم حاڵەتە شۆکارە بۆ درەنگ ساڕێژبوونەوەی هەر زیانێک یا برینێک کە لەو ناوچانەدا دروست دەبێت. لەلایەکی دیکەشەوە پزیشکان باز لەوە دەکەن یەشێک لە گەورەترین گرفتەکانەوەی کە ئەگەر قەبزی درێژخایەن چارەسەر نەکرێت لە زۆر حاڵتدا پیسایی لە ڕێکەدا گیر دەخوات. ئەمەش مەترسی دروستبوونی ئازاری توند و خوێنبەربوون و برین زیاد دەکات. توێژەران ڕێنمایی هاوڵاتیان دەکەن لە پێناو خۆپاراستن لەم حاڵەتانەدا پێویستە بڕی پێویست لە ئاوش لە منیەکان بخۆن و بەپێی پێویست وەرزش و چالاکیە جەستەیەکان ئەنجام بدەن. زۆر جار هەرێکێک لە ئێمە یاخود کەسێک لە ماڵەکەمانە لەوانەیە بیبینین بەدەست قەبزیەوە دەناڵێنێت. لەوانەیە زۆر هۆکار هەبێت و کەسێکە خۆی هەستی پێ نەکات. لەوانە جۆری ئەو خواردنێک کە ئەی خۆی یاخود کەم خواردنەوەی شلەمەنیەکان هۆکاری سەرەکین بۆ ئەوی کە تۆ تووشی قەبزی ببیت. جگە لەمانەش ئەگەر باز لە هۆکارێکی زۆر باوی تازەی ناو کۆمەلگا بکەم زۆرمانەوەیە لە دەستشۆرە. زۆر دانیشتن کەسەکە خەریکی مۆبایل ئەبێ ئەلەندبیری ئەچێتەوانێت پلانێ بنوی سعات خەڵک ئەزانم بە سەعات لە دەشۆرادا ئەنیشەکە ئەمەش ئەتوان بڵمێکێکە لە هۆکارە زۆر زۆر سەرەکان بۆ توشبوون بە نەخۆشیەکانی کۆم بەگشتی. بەدڵنیایە ڕاستەوەی کە لێرەیە زۆر کێشەیە چارەخوازەکە ماکەکانی پشت ئەم زۆر دانیشتنەیە خودمانەوەی ئەم حاڵەتە نازانێ ئەو نازانێت کە لە ناو جەستەیە خود لە ماسوولکەکانی ناو کۆم و ڕێکەیە چییە گوزەرێ ئەم زۆر دانیشتنەیە خود ئەم زۆر هەوڵدان و ئەم فشار دروستکردنە ئەبێتە هۆی ئەوەی کە ناوپۆشی کۆم و ڕێکە بکشێ بە جۆرێک لە جۆرەکان بکشێ و بە تێپەڕبوونی کات کە ئەم شتە زۆر دووبارە بێتەوە مەترسی سەرەڵدانی ئەم نەخۆشیانە زیاکات و لەگەڵیشە لە خراپترین کێشەکان بێگومان دروستبوونی برین و هەندێک حاڵەتی ترەکە بەڕاستیە بێ چارەخواست خۆی لێپارێزێ. ڕاستە هەر لەسەر ئەم بابەتی دانیشتنی زۆرە ئەلەند لەبەرەوەی کێشەکە ئەتوانم بڵم بەس کۆمەڵگەی ئێمە نیە کێشەکە جیهانیە
ئەتوان بڵم کۆمەڵگەی ئێمە هێشتا باشترێکیشە زۆر حاڵەت ئەبینین کە ئێستا بەهۆی سۆشەڵ میدیاوە هەواڵەکانە بیستیم بەڕاستی حاڵەتە بۆ خەڵکە بە 6 سعات و 5 سعات لە دەشۆرا ماوەتەوە دانیشتۆ بەڕادێک کە دوای ئەوە توانای جوڵەی نەماوە ئەلەند ماوەی پێشەستا هەواڵێکی لەم جۆرە بڵاو کرایەوە لە ئەوروپا هەر بۆ ئەمە بەستش کۆمەڵک توێژینەوە ئەنجام درراوە و لەگەڵ مانابن لە هەواڵی داهاتوە باس لە ماکەکانی زۆر دانیشتن ئەکەین. کۆمەڵێک توێژینەوەی هاوبەشی زانکۆکانی سۆدان ئاماژە بەوە دەکەن کە دانیشتنی درێژخایەن مەترسی توشبوون بە نەخۆشیەکانی قلیشی کۆم و مایەسیری زیاد دەکات. شارەزایان ئاماژە بەوە دەکەن کە قلیشی کۆم و مایەسیری دوو نەخۆشین کە چارەخوازان دووچاری ناڕەحەتی و گرفتی زۆر دەکەنەوە. توێژینەوەکە بە بەشداری نزیکی 81 چارەخواز ئەنجام درراوە کە بەدەست نەخۆشیەکانی مایەسیری یاخود قلیشی کۆمەوە دەیان ناڵاند. پاش ئەنجامدانی لێکۆڵینە و بە دوواداچوونێکی زۆر لەسەر شێوازی ژیان و وەرزشکردن و دانیشتن و جۆری پیشیان دەرکەوتووە کە زۆربەی بەشداربووان ڕۆژانە نزیکی 6 بۆ 7 کاتژمێریان بە دانیشتنەوە بەسەر بردووە. پسپۆڕانی توێژینەوەکە جەخت دەکەنەوە لەوەی دانیشتنی زۆر هۆکارە بۆ دروستبوونی فشارێکی زۆر لەسەر خوێنەرەکانی دەوروبەری کۆم و ڕێکە. ئەمەش دەبێتە هۆی گەورەبوون و هەڵاوسانی خوێنهێنەرەکان و لە ئەنجامدا مەترسی توشبوون بە مایەسیری زیاد دەکات. لەلایەکی دیکەشەوە ئەم خوۆنە تەندروستە دەبێتە هۆی ڕێگریکردن لە پێداڕۆشتنی خوێن بۆ ناوچەکانی کۆم و ڕێکە. ئەمەش هۆکارە بۆ ڕێگریکردن لە ساڕێژبوونەوە و چاکبوونەوەی شانەکان و لەلایەکی دیکەشەوە ژینگەیەکی لەبار دروست دەکات بۆ سەرهەڵدانی قلیشی کۆم و مایەسیری. توێژەران دووپاتی دەکەنەوە لە پێناو خۆپاراستن لەم گرفتانە بە پێویستی دەزانین هاوڵاتیان بە دوور بن لە دانیشتنی زۆر و هەوڵ بدەن ئەگەر بە هۆکاری کار و پیشەکانیان پێویستیان بە دانیشتنی زۆر بوو لە ماوەی دانیشتەکەیاندا پشووەربگرن و چەند خولەکێک هاتوچە و جموجۆڵ بکەن. زۆر باشە ڕۆژات لەم هەواڵای بۆمان دەرکەوت کە دانیشتنی زۆر بەڕاستی گرفتە. ئێمە کاتێک کە باسی جوڵە و وەرزش و یاخود دانیشتن و یاخود تەمەڵیەکەین زۆربەی کات خەیاڵمان تەنها بۆ لای ئەوە ڕوات کە کێشی جەستەمان چی لێت یاخود تووشی قەڵەوی بینیا تووشی قەڵەوی نابین بەڵام لە پشتەمەوە کۆمەڵی گیر و گرفتی زۆر گەورەترەیە کە یەکێک لەوانن نەخۆشەکانی کۆم و ڕێکەیە. ئەم توێژینەوە پێمانەڵێت ئەگەر ئەو کەسانی کە بەبوونی ئیشوکارەوە ڕۆژانە 6 بۆ 7 کاتژمێر دانیشن ئەوە مەترسی توشبوونیان بەم نەخۆشیە زیاد. جگەلەوە ئەلەن دەتوانین باز لە نەخۆشیێکی تری نادیار بکەین. باشە بەڕاستی یەکێکە لە ناخۆشترین نەخۆشیەکان بۆ ئەو کەسانی کە تووشی ئەبن ئەویش PNS بڵین کوردی خۆمان پێڵەن ناسوور تووشی ناسوور بووم ئەمەش بۆی دانیشتنی زۆرەوە تووشەبیانی بەڕاستی کاریگەریەکی نەرێنی زۆر خراپ لەسەر ئەو بەشە بە کاملی دروست دەکات. اینجا هەواڵێکی ترمان هەیە خۆشەویستان باز لە نۆژەنکردنەوەی نەخۆشخانەی ژنان و مناڵبوون ئەکەین لە شاری سلێمانی. بەڕاستی هەواڵێکی زۆر خۆشە نەخۆشخانەیەکی زۆر کۆنا زۆر لە مێژەوە خزمەت ئەکا بە ژنانی ناوچەکە و بەڕاستی جێدەستیان دیارە چ لە ڕووی خزمەتکردنی ژنانەوە چی مناڵانەوانە دوێن بڵێن کۆمەڵێک پزیشکی بەتوانە چەندین ساڵە لە خزمەت و لە باشترکردن و بەرەو پێشچوونی ئەم خەستەخانەیە هەوڵیان ناوە. ئەمە بەستەش میوانێکی زۆر بەڕێزمان لەگەڵا دکتۆرە تاڤان فاتح پسپۆری نەخۆشیەکانی ژنان و مناڵبوون و هەروەها بەڕێوەبەری گشتی نەخۆشخانەی ژنان و مناڵبوون لە سلێمانی. دکتۆرە سڵاو لەبێ ئەم کاتەوە باش. سڵاو لە جەنابتان. هەر باش بیت. زۆر سپاس منیشی وای سەلامەتی و لە سپاقی بۆ هەمووتانە خوازم. دکتۆرە ئەمانوێ وردەکاری و زانیاری زیاترمان بیتێ لەسەر بابەتی نۆژەنکردنەوەی نەخۆشخانەی ژنان و منداڵبوون لە سلێمانی. بەڵێ وڵاهی و خۆتانک و پێشەکی خاتون باسی کرد ئێمە زۆر دەمێکە هەوڵی ئەوەمانە کە نەخۆشخانەکەمان نۆژەن بکرێتەوە چونکە بەڕاستی چەند ساڵێکی زۆر زۆرە یعنی تقریبن بۆ ماوەی 14-15 ساڵە ئەخیر جارکە بەشێکی نۆژەن کرابێتەوە هی نەخۆشخانەکەمان چەند ساڵێکە ئێمە هەوڵ و تەقەلامان هەیە بەڵام خۆشبەختانە و سپاس بۆخوا بەچەند ئێمە لە چەند ڕێگەیەکەوە بە چەند شوێنێکمان ڕاگەیاند کە نەخۆشخانەکەمان باری
ینی بیناکەی زۆر خراپە. ئیتر بەڕاستی زۆر سپاسی یەکێتی ژنانەکەین، بەڕاستی لاڤەخان زۆر مەردانە هاتە پێشەوە و زۆر زوو جوابیاینەوە و هاتە سەرخەت لەگەڵمانە و ئیتر شکر قەرار دەرکرا کە ئیشەڵا بۆمان نۆژەنکەنەوە نەخۆشخانەکەمان. بەڵام جارێ تەبعاً ئێمە نەک هەموو نەخۆشخانەکە بەس بەشێکی گرنگی کە زۆر گرنگە بۆ نەخۆشخانە ئێمە ئەوی ینی ژووری مناڵبوونی سروشتیە لەگەڵ ژووری نەشتەرگەری فریاکەوتنە کە ئەو شوێنە یعنی وەکو بڵێ بڕبڕی پشتی نەخۆشخانەکەمانە. ئێمە هەموو ژنێکێتە لای ئێمە بە مەبەستی مناڵبوونە، ئیتر لەرە لە ڕێگەی حاڵەتی سروشتیەوە بێ یا حاڵەتی نەشتەرگەری بێ. زۆر باشە دکتۆرەگیان، ئێمەش لێرەوە دەستخۆشی لە لاڤەخان و یەکێتی ژنانی کوردستانەکەین بۆ هیوای بەردەوام لە خزمەت هاوڵاتیانە بن. دکتۆرەگیان، لەو ماوەی نۆژەنکردنەوەکەیە ئایا ئەو ژنانەی کە دووگیان و پێویستیان بە نەشتەرگەری یاخود هەچ خزمەتێکی تر بێت لە نەخۆشخانەی ژنان و مناڵبوونە ڕێوشوێنی تریان بۆ دابین ئەکرێ یاخود ئەو بەشەی نەخۆشخانەکەدا ئەخرێت؟ نانا بێگومان ئێمە مەسەلەن خۆ ئێمە هەموو شوێنەکان لاین لە هەمان کاتا نۆژەن ناکرێتەوە. ئێمە بەشێکی تر تەرخانەکەین لە نەخۆشخانەکەمان، بەسەرەن ژووری مناڵبوونی سروشتیە بینە بەشێکی تری نەخۆشخانەکەمان، نەشتەرگەری فریاکەوتنە بینە سەرەوە. یعنی ئێمە بە هەمان شێوە ئیش و کارەکانی خۆمان ئەنجام دەدەین و بە زیاتر و بە جۆش و خڕۆشەوە لەبەر ئەوەی ئێمە ینی خۆشیەکی زۆر لە دڵمانایە کە ئیشەڵا بەم زوانە نۆژە نەکرێتەوە و بە کاتێکی ئیشەڵا دیاری کراوە. زۆر باش. لەبەرەوە ئێمە هەموو ئیشەکانمان ئەنجام دەدەین و بە هەمان شێوە، یعنی مناڵبوونی سروشتی هەر ئەبێت، مناڵبوونی نەشتەرگەری هەر ئەبێت، حاڵەتی نەخۆشی سەرەتانیەکان هەر ئەمەلیاتیان نەشتەرگەریان بۆ ئەکرێت. هەنێک نەشتەرگەری زۆر کەم کە ئەوەش مەسەلەن کە ئەزانین زۆر پێویست نییە لەم کاتەیە بکرێ بەس ئەوانە ئەوەستێن لێ ئەگین زۆربەی نەشتەرگەریەکان ئەکرێت بە خۆشحاڵیەوە. زۆر باشە دکتۆرەمە ئەومان پێ بڵی کە وەکو ئێوە بزانن بە نزیکەی ماوەی نۆژەنکردنەوەکە چەندی پێچێت و دوای نۆژەنکردنەوەکە ئەو خزمەت گوزاریانە چییە بن کە لەو بەشەیە بەردەسە بن بۆ وڵاتیان؟ واللهی ئیشەڵا بێگومان ئەگەر دەست پێ بکەین ئیشەڵا لە ماوەیەکی زۆر کورتابەتەمان ئیشەکان ئەنجام بدرێت و نۆژەنکردنەوەکان بکرێ، چکە بەڕاستی ئێمە شتێکی پێوترێ پاکێج، یعنی هەوای ناو نەخۆشخانەکە کە بە شێوەیەکی تەندروست بچێتە دەرەوە و هەوایەکی پاک و خاوێن بێ. ئێمە ئەوانەمان هەمووی سوتاون، سەقفی نەخۆشخانەکەمان هەمووی خراپ بوو، ینی ئەمانە هەمووی نۆژە نەکرێتەوە. ئەگەر تۆ بیتە سەر حساب یعنی ئافرەت کە هاتە ناو نەخۆشخانەکەمانەوە هەوایەکی پاک و ڕاکێشانی هەوایەکی تەندروستی تیابێ، بە هەمان شێوە جیهازی ئەو ئۆکسجین و ئەو هەوا ڕاکێشان و شتانی کە هەمووی تێکچوون ئەوانەمان هەمووی بۆ چاکەکرێتەوە. یعنی ئەو خزمەتەی کە لە دوا ڕۆژێکی نزیکدا ئیشەڵا بە خەڵکی سلێمانی و بە ژنانی سلێمانی ئەدرێت، یعنی ئیشەڵا لە بەرزترین ئاستەکانە بێت. زۆر باشە دکتۆرە، دەستان خۆش بێت و هەمیشە ئاوا لە پرۆژەی نوێ و تازەکردنەوەی نوێ بن و بەڕاستی شوێن دەستان دیارە و زۆر سپاس دەکەین. زۆر سپاس دکتۆرە کە لەگەڵمان بوویت. زۆر سپاستانەکەین و ئەزێتتان کێشا، دەستان خۆش بێت. زۆر سپاس. دووبارە سپاس بۆ دکتۆر تافان و سپاس بۆ لاڤەخان و یەکێتی ژنانی کوردستان کە بەڕاستی هەوڵێکی گرنگیاندا و هیوای سەرکەوتنی زیاتریان بۆ خوازین. جا با بچینەوە سەر تەوری سەرەکی خۆمان کۆتا هەواڵمان کە ئەمڕۆ لەگەڵمانە ئامادەیە لەسەر جگەرە کێشانە باسی کاریگەریەکانی جگەرە کێشانەکە. جا ڕاستی سەرنجڕاکێشە با بچینە لای ناوەڕۆکی هەواڵەکە و بزانین چیمان پێڵە. زۆر باشە. توێژینەوەیەکی پەیمانگای تەندروستی نیشتیمانی لە ئەمریکا ئاشکرای دەکات جگەرەکێشان مەترسی زیانگەیاندن بە لوولە خوێنەکانی دەوری کۆم و توشبوون بە نەخۆشی مایەسیری زیاد دەکات. توێژەرانی توێژینەوەکە ئاماژە بۆ دەکەن لە چوارچێوەی توێژینەوەکەدا کە بە بەشداری نزیکەی 242 چارەخواز ئەنجام دراوە کە 87 بەشداربیان جگەرەکێش و 155 گیان کەسانی ئاسایی بوون بۆمان دەرکەوتووە جگەرەکێشان کاریگەری لەسەر تەواوی لوولە خوێنەکانی جەسەد دروست دەکات لە نێویشاندا لوولە خوێنەکانی دەوروبەری کۆم و ڕێکە. ئامارەکان دەری دەخەن ئەو کەسانەی جگەرەکێشی بەردەوامن بە ڕێژەی لە سای 72 مەترسی توشبوونیان بە مایەسیری زیاتر لەسەرە بە بەراورد بۆ کەسانی کە جگەرە ناکێشن. ئەوان دەڵێن جگەرە کۆمەڵێک مادەی کیمیایی لەخۆ دەگرێت لەوانش نیکۆتین و کاربۆن مۆنۆکسایدە و ئەم مادانە زیان بەناوپۆشی لوولە خوێنەکان دەگەێنن کە لە ئەنجامدا مەترسی هەڵاوسان و گەورەبوونی لوولە خوێنەکانی دەوری کۆم زیاد دەکەن.
لەلایەکی دیکەەوە شارەزایان جەخت دەکەنەوە لەوەی کاربۆن مۆنۆکساید ڕێگری دەکات لەوەی خوێن بڕی پێویستی ئۆکسجین بگوازێتەوە بۆ بەشەکانی جەسە. ئەمەش کێشە و گرفت بۆ سەرجەمخانەکانی جەسە دروست دەکات لە نێویشاندا ناوچەی کۆم. زانایان دەڵێن ئەو کەسانی جگەرە کێشن 2.4 هێندەی کەسانی ئاسایی مەترسی توشببوونیان بە مایەسیری لەسەر. زیانەکانی جگەرە تا بێت زیعەکە ئەلن هەر لە سەرتاوە لە یەکەم دەقەوە لە لێەوە لە دەمەوە بۆ ئەندامی هەناسە ئیتر بۆ جەستە بەگشتی هەتاوەکو ئەگاتە کۆم. وەکو بینیمان بەپێی ئەو توێژینەوەی کە کراوە ئەو کەسانی کە جگەرەکێشی بەردەوا من لە سای 72 زۆرە ئەلەن ینی تۆ بە ڕێژەی لە سای 72 ئەگەری توشببوونە بە مایەسیری و بە قلیشی کۆم زیاترە لە کەسێکی ئاسایی بۆیە ئەنی گەر جگەرەکێشیش بیت هەوڵبەی کەمی بکەیتەوە چکە بەڕاستی بینین ماکەکانی زۆرە لەسەر جەستە و کێشەکە لەوەیە جگەرە پێکاتەکانی زۆر خراپ بە نمونە باسی کاربۆن مۆنۆکساید بکەین ڕۆژهات ئەم پێکاتەیە کێشەکەی ئەوەیە کە خواستی خڕۆکە سوورەکان بۆ ئەم پێکاتەیە زۆرترە وەک لە ئۆکسجین واتە ئەگەر بە نمونە گەردێکی کاربۆن مۆنۆکساید و گەردێکی ئۆکسجین لەبەردەم خڕۆکەیەکی سوورابێ خڕۆکە سوورەکە چه کاربۆن مۆنۆکسایدەکە هەڵەگرێت و ئەیا بە خانەکان بەمەش ئۆکسجین ناگوازرێتەوە بۆ خانەکان جا ئەمەش ئەم میکانیزمێ کە کاریگەری لەسەر تاوی جەسە دروستەکات و لە ناویشیانە ناوچەی کۆم جا کۆمەڵێک ئامارمان ئامادەیە لەسەر نەخۆشەکانی کۆم و ڕێکە ئەچینە لایم ئامارانە گەر هاوکارانم یارمەتیمان بن ئامارەکان پێمانەڵێن کە بە نزیکەیی لە سایە 50 بۆ لە سایە 80 دانیشتوانی زەوی بۆ جارێکیش بێت نیشانەکانی مایەسیریان تیا دەرەکەوێت واتە کۆی دانیشتوانی زەوی بە ڕێژەی نزیکەی سایە 50 بۆ سایە 80 ئەگەری هەیە ئەگەر جارێکیش بێ تووشی ئەم نیشانانە بن لە ژیانیان بەڵێ هەر لە ئامارەکانی شاپێمانەڵێ کە لە هەر دە کەسێکدا کەسێک تووشی قلیشی کۆمە بێت لەوانەیە قلیشی کۆمەکە زۆر زیانەکانی وەکو مایەسیری نەبێت بەڵام هەرچۆنێک بێت کاریگەری لاوەکی خراپە بۆ دروست دەکات و قلیشی کۆم یەکێک لەو شتانی کە زۆر دروستی ئەکات قەبزی بەردەوامە و ئەو کەسە کاتێک کە هەوڵێکی زۆر ئەیە بۆ ئەوی ئەم قەبزەی نەمێنێ ئەمە ئەبێتە هۆی دروستبوونی قلیشی کۆم و لەوانەش هەر بە چاو یەکسەر کەسەکە هەستی پێ بکا بەڕاستی برینەکە ئەبینرێت و لەگەڵی شیا لەگەڵ پیساییە خوێنی ئەبێت کە ئەمە یەکێکە لە نیشانە زۆر دیارەکانی ئەلەند ڕاستە جا ڕۆژهادیەکی تر لە خاڵەکان کە جێگەی سەرنجە ئەوی ژەوەیە ئامارەکان توێژینەوەکان پێمانەڵێن کە پیاوان زیاتر تووشی ناسۆڕی کۆمە بن بە بەراورد بە خانمان ئەمەش ئەگەڕێتەوە دووبارە بۆ پێکاتەی بایۆلۆژی جەستەی پیاوان کە جیاوازیەکی زۆری هەیە لەگەڵ خانمان هەر جگە لەوەش لەو بەشانەیە لەوانەیە ڕژیمەکان لە پیاوانە زیاتر بە لە ئافرەتان لە ڕووی ئیشکردنی شەوانەیە من ئەمە وەکو دیفاعێک بۆ ئافرەتان نێڵم ئەلند بەڵام ئافرەت دائیمەن لە ماڵەوە بە پێوەیە چێژ لە ئەنە ماڵ پاکاتەوە جلە شوە هەر چۆنێک بە زیاتر بە پێوەیە لە چاو پیاوانە ئەمە وەکو دیفاعی خۆمان نێڵەچینە دەرەوە ئیشەکەی این هاتو چۆکی ڕاستە بەڵام زۆربەی کاتیش لەوانەیە لە ئۆفیسەکە بن دانیشت بێتن ئەم دانیشتنە زۆرە کاریگەری خراپ دروستەکە بۆیە ئەگەر ئیشەکەت دانیشتنی زۆرە لە ئۆفیسەکە ئیش ئەکەیدیان هەر جۆرە ئیشێکی ترە بۆ نمونە زیاتر لە سەعاتێکدا ئەنیشیت لە دوای هەر سەعاتێک دانیشتنەوانە 5 دقە هاتوچۆیەک جوڵەیەک بکە ئەمە بۆ تەندروستی خۆت نەک تەنها بڵم بۆ تەندروستی کۆم و بۆ پاراستن لە توشبوون بە ناسووری کۆم بەڵکو بۆ فەقەرات و بۆ جەستت بەگشتی ئەم جوڵەیە سوودی ئەبێت زۆر ڕاستە جا کۆتا خاڵکە باسی بکەین ئەویش باسی خورانی کۆمەکە ئامارەکان پێماڵێن نزیکەی لە سایە 5 دانیشتوانی زەوی بەدەست خورانی کۆمە ئۆناڵێنن بێگومان هەر یەکێک لەم نەخۆشیانەی باسمان کرد کۆمەڵێک هۆکار لە پشتێوەیەتی کۆمەڵێک هۆکارێک کەوای کردو ئەم جیاوازیە زۆرانە هەبێت پێش ئەوەی کە میوانێکی تایبەتمان لەگەڵا بێت وچانێکی کوردوەرەگرین بەڵام شاشەی کورسات بەجێمێڵن دوای وچانەکە بە وردی باسیەم حاڵەتانەکەین لەگەڵمان بن. بەگشتی باسمان لە نەخۆشیەکانی کۆم کرد بەڵام ئایا ئەم نەخۆشیانە تا چە ڕادەیەک مەترسیان هەیە و لە چی بارێکدا پێویستە نەشتەرگەریان بۆ ئەنجام بدرێت
بۆ وەڵامی ئەم پرسیارانە میوانداری زۆر بەڕێز دکتۆر باوان محەممەد پسپۆری نەشتەرگەری گشتیمان کردووە دکتۆر سلااو لێ بە بەخێربێت سڵاوتان لێبێ زۆر سپاس درستی بچۆنە زۆر سپاسانە هەر باشبی دکتۆر حەزەکەم سەرەتا بۆ دەست پێ بکەم بەگشتی ئەو نەخۆشیانە چین کە تووشی کۆم و ڕێکە ئەبن دەرچی کۆمک و کۆتا بەشی ڕێرەوی هەرسکردن ئەگرێت تووشی چەندین جۆر نەخۆشی بێت لە باوترینیان مایەسیریە گەورەبوونی کوشتەکانی ناوپۆشی کۆمە قڵیشی کۆمە دوومەڵی دەوری کۆمە و ئەکرێت تووشی داخزانی کۆم ببێ و ئەکرێت تووشی ناسۆری کۆم ببێت و وەکو هەموو بەشێکی لەش هەندێک شێرپەنجە هەیە تووشی کۆم و ڕێکا بێت. بەڵێ دکتۆر پێشەوەی بەوردی پاس لە نەخۆشیەکانی مایەسیری بکەین پرسیارێکم بۆ دروست بوو ئێستا باسی ناسۆری کۆمە کرد منیش پێشە لە بەرنامەکە باسم لە ناسۆری کلێنچکە کرد ئایا جیاوازی ئەم دوانە چییە؟ پەیوەندیان بەیەکەوە هەیە ئەکرێ کەسێک کردووکی لە هەمان کاتا بۆ دروست بێت؟ بەڵێ ئەکرێت کەسێکە وەکو دوو نەخۆشی جیاوازن بەڕاستی لە دوو شوێنی جیاوازیشان ناسۆری کلێنچکە لە بەشی کلێنچکە لە خواری کلێنچکە دروستە بێت کە ئەمە کیسێکە زیاتر بۆی هەڵگەڕانەوەی مو و دروستە بێت و هەندێک جار ئینتیها بکاتوە بێ بە دوومەڵ و ناسۆرەکە بەس ناسۆری کۆم بریتە لە کرانەوەیەک لە بینی ناوپۆشی کۆم بۆ دەرەوەی کۆم کە تیدا جەڕاعەت و پیسایی و هەندێک جار ئیلتیهابی لێ دەرەوە دوو نەخۆشی جیاوازن و عیلاجکردنیشان جیاوازە و چارەسەکردنیشان جیاوازە. زۆر باشە دکتۆر ئەمێ باسی یەکە بەیەکەی نەخۆشیەکان کەین بەڵام پێشەوە هەندێک حاڵەتەیە کە لەناو خەڵکە جێگەی پرسیارە و باوە پێم خۆشە باسیەوە بکەن بنمونە قەبزی و سکچوون کە بۆ ماوەیەکی درێژخایەن بەردەوام بێت چۆن کاریگەری لەسەر کۆم و لەسەر ڕێکە دروستەکە؟ بەڵێ خۆی بڵێن دوژمنی نەخۆشیەکانی کۆم قەبزیانی قەبزی و زۆر دانیشتن و زەختکردن لەسەر تەوالێت سەرکردنی هۆکارم بۆ نەخۆشیەکانی کۆم چجا مایەسیری بێت یان قڵیشی کۆم بێت تەنانەت دوومەڵی کۆمیش بەس بای قەبزی سکچوونێکی زۆری بەردەوامیش کە بۆ چەند ڕۆژە زیاتر بخایانێ ئەکرێوە داڕمانی ناوپۆشی کۆم کات و تووشی مایەسیری کت و پڕمان بکات و هەندێک جاریشەکە تووشی قڵیشیش مام بکات. بەڵێ دکتۆر جیاوازی نێوان قڵیش و مایەسیری چیە؟ چونکە ئێمە ئەو حاڵەتەشمان زۆر بینیوە کەسەکە لە خۆیەوە کرێمێکی مایەسیری بەکارهێنێ لە دەرمانخانەکانەوەری ئەگرە بەڵام دوایی کە سەردانی دکتۆرەکە ئەڵێ قڵیشی هەبووە ئایا بینەران چۆن بیناسنەوانە ئەمە قڵیشە و ئەمەیان مایەسیریە؟ بە شێوازێکی گشتی دوو نەخۆشی جیاوازن ینی مایەسیری نەخۆشیەکە بەعام ئازاری نییە ئەکرێ نەخۆشەکە هەست بە دەرچوونی دوگمەیەک گەورەبوونی دوگمەیە بکە لە کۆمیا ئەکرێ نەخۆشەکە توش هەست بە خوێن نەزیف خوێنبەربوون بکە هەندێک جا خورانی هەبێ بەس بەعام مایەسیری ئازاری نییە ئیلا لەو کاتانەی کە هێتە دەرەوە و ناچێتە ناو تووشی خوێن تێزانە بێ بەس بە پێچەوانەوە قڵیش بریتێ لە بریناربوونی ناوپۆشی کۆم زیاتر بە ئازارە بە تایبەتی لە کاتی پیساییکردن دوای پیساییە کە ئازارێکی زۆر ناڕاحەتی هەیە و نەخۆشەکان بە ئازارێنە لامان بەس ئەکرێ نەخۆش مایەسیریشی هەبێت و قڵیشیش هەبێ بێکەوە. باشە دکتۆرێکێک لەو شتانی کە پرسیارە لە لای خەڵک ئەویش سەرما و تەڕبوون و مانەوەی ناوچەی کۆمە بەتەڕی جا ئایا ئەمە کاریگەری لەسەرەوە دروستەکە کەسەکە تووشی مایەسیری بکات یاخود ئەگەر مایەسیری هەبێ حاڵەتەکەی خراپتر بکە؟ سەرمایکی زۆر ئەکرێت تووشی ئازار و ناڕەحەتی بکە بەس بڵێن بۆ شێوە نیە ینی باوترین هۆکاری مایەسیری نییە بەس ئەگەر بەتەڕی و زۆر بەتەڕی بمێنێتەوە و خۆی پاک نەکاتەوە هۆکارێکە کە جەنابیشت باست کرد بۆ خوران و بۆ توشبوون بەندێ ئینتیهاب. ڕاستە باشە دکتۆر وەکو پێشتر پرسیارم کرد مایەسیری جگەلەوەی کە کەسەکە هەست بە دوگمەیەک بکدەرەچێ هیچ نیشانەیەکی تری هەیە وەکو خوێن بەربوون ینی لە پیسایەکە خوێن ببینیان ڕەنگی پیسایەکە بگۆڕێ ئەمانە نیشانن بۆ مایەسیری چکە ئێمە کۆمەڵێک نەخۆشی ترمان هەیە لە ڕێگەی پیساییەوە دیاری ئەکرێت. بەڵێ خۆی مایەسیری چوار دەرەجی هەیە بڵێن چوار گریدی هەیە لە دەرەجی 1 و 2 مایەسیری ناوکی پێڵین لە 3 و 4 نەدەرەوە لە 1 و 2 نەخۆشەکە ئەکرێت بەسەس بە خوێن بکە لەگەڵ پیساییە. ئەمە لە قڵیشی شاهەیەیان بەس لە مایەسیری دوای پیسایەکە خوێنێکی گەش هەست پێکات. بەڵێ زۆر باش بەس مایەسیری حەزم گرەوە باسکەین کە مایەسیری خۆی ئەکرێ خۆی بۆ خۆی نیشانەی بێ بۆ نەخۆشیێکیکە یعنی ئەکرێ نەخۆشێک تووشی شێرپەنجەی کۆڵۆن ببێ یان تووشی ئینتیهابی کۆڵۆنی درێژخایەن بێت و بە مایەسیری دەرکەوێت بۆیە ناکرێت کەسێ مایەسیری هەبوو یەکسەر کرێمێکی بۆ دابنێن باشترە پسپۆڕ بیبینێت شەرت نییە هەر مایەسیری بێت. دەسۆر دکتۆر کاتە لێرە پرسیارێک دروستە بێ ئایا چ کاتێک پێویستە چارەخواست ڕاستەوخۆ سەردانی پزیشک بکات چ کاتێک چ نیشانەیە کە نیشانەیەکی مەترسیدارە و
و ئەکات کە چارەخوازەکە ڕاستەخۆ پێویستی هەبێت کە بێتە لای پسپۆڕی وەک بەڕێسان بۆی کە چارەسەر بکرێت. بە شێوازێکی گشتی ئەگەر نەخۆش خوێنی بینی لە پیسایەکەیە ئەبێ پسپۆڕ ببینێ سەردانی پزیشک بکە و لە کاتی ئازاری زۆرە ئەگەر خورانێکی زۆری هەبێت و کە چاک نەبێت ئەگەر کەش دابەزانینی هەبێت ئەگەر نیشانەکانی هەرسکردین تێک چوو بێت ئەگەر کەسێک قەبزیەکی زۆری هەبێت و بۆ ڕێنمایانی کە خەڵکی ئاسایش ئیزانێت چاک نەبێت پێویستەکە پسپۆڕ ببینێ. زۆر باشە دکتۆر، لەوانەیە زۆر کەس ترسیان هەبێ بەرامبەر بە نەشتەرگەری مایەسیری. نەشتەرگەرەکەی چ ترسێکی هەیە و کەسەکە چەندێک کاتی پێویستە لە ژووری نەشتەرگەریە و چەندێکی پێویستە بۆی دووبارە بتوانێت هەستێتەوە؟ خۆی خۆشبەختانە لە سا هەفتا بۆ 8 نەشتەرگەری ناوێت، یعنی کە دەرەجەیەک و دوو بێت زۆربەی جارەکان بە گۆڕینی شێوازی ژیان و بە چارەسەکردنی قەبزی و بە خواردنەوە و بە هەندێک جار بە کرێم و دەرمان چاکە بن. وەگەر نەشتەگەری ویست چەند جۆرێک نەشتەگەری هەیە، ینی ئەسەوک ئۆسانیە ئێستا توانین نەشتەگەرەکە بکەین بە بێ بڕین بە لێزە دەکرێت کە ئەمریکی پێشکەوتووە. هەندێک نوع بڕین هەیە تەخەڵی ناوێت بەس خۆی چکە شوێنەکە هەستیارە نەخۆشە لێترسێت چکە لە دوای تەداویەکەی ترسێت و لە ژانەکەی دوای ئەوەیە ترسێت. چەندێک کاتی پێویستە بۆ هەستانەوە نەخۆشەکە؟ تەعانەکە تووشی مەزەعافات نەبێت و بە لەیزەر بیکی ئێستا 3 بۆ 5 ڕۆژە بە تەواوی چاکە بێتەوە. ئەگەر نەخۆشەکە بە شێوازی کرانەوە و تەقلیدیەکە بکرێت هەفتەی یەکەم تەداوی ڕۆژانە پێویستە تا چاکە بێتەوە. زۆر باشە دکتۆر، ئەگەر باسی قلیشی کۆم بکەین کە ئاویژێکێکە لەو نەخۆشیانی کە ئازارێکی زۆری هەیە و کەسەکە دووچاری ناڕەحەتی زۆرەکە، هۆکارەکانی توشبوون بە قلیشی کۆم چین بەگشتی؟ ئەگەر یەک هۆکارە پێ بڵم ئەڵم قەبزی بەس خۆی قلیشی کۆمی شوک و مایەسیری هەندێک جار بۆی نەخۆشی کەوە دروستە بێت بە تایبەتی لەو کەسانی کە هەوکردنی کۆڵۆنی درێژخانیان هەیە ئەکرێت لە چەند لایەکە قلیشی کۆمیان هەبێت بەس هۆکاری سەرێکی قلیشی کۆم قەبزیە. باشە دکتۆر، ئەو کەسەی کە بەهۆی قەبزیەوە تووشی ئەم حاڵەتاوێ ئەکرێت ڕێگری لێ بکرێت و بە نمونە نازانین کە هەندێک کەسێ تووشی قەبزیە بێ بۆ ماوەی درێژخایەن لەم کاتەیە ئەم کەسە چۆن پارێزراوە بێ لە حاڵەتەکە؟ خۆی کێشەکە لەوەیە قەبزیەکە قلیشی کۆم دروستەکە، قلیشی کۆمەکەش کە دروست بووە لە کەسەکە لە کاتی پیسایی ئازاری هەبێ ئەم ئەوەی کە قەبزەکات یعنی تووشی سەرکڵەکە بێت کە یەکتری خراپەکەن ئێمە بێ بۆیە لەم حاڵەتەکە بێ مزمینە پیسەکان نەشتەگەری بۆ بکەین. ئەگەر لە کتوپڕا بێت بەڵێ قەبزەکەی چاک بکەین و عیلاجی قلیشەکە بین ئەکرێت نەجاتی بێت و چاک بێت. زۆر باشە دکتۆر، لە زۆربەی توێژینەوەکان ئاجاخت لەسەرەوە ئەکرێتەوانێت بۆ ئەوەی کەسەکە خۆی پارێزە لە توشبوون بە مایەسیری و قلیش دانیشتن کەم بکاتەوە. ئایا دانیشتن بەو دەرەجەیە و کاریگەری هەیە لەسەر دروستبوونی مایەسیری؟ دانیشتن زۆرمانە لە تاوالێ دەکە جەناب باسێکی لە دوای قەبزی باوترین هۆکاری دروستبوونی مایەسیریە لە بەڕێی سەختێکا سەر خۆی مایەسیری چییە؟ مایەسیری هەڵاوسانی کوشتەکانی ناوپۆشی کۆمە کە چڕن لە ملەی خوێن تاان دانیشتن و زۆر زەختکردن ئەبنە سەر ئەوی کە ئەو زەختە زیاتر چێ سەر ناوپۆشی کۆم و ئەم لە خوێنان گەورا بن بە چەشتە گەورا بن کە جاریکە ناچنەوە حەجمی پێشوو. بۆیە بەڵێ گشتی مایەسیری گەڕانەوەی هەیە لە قۆناغی یەکەم و دووەما یاخود ینی ئەکرێت کەسەکە بە تاواتی چارەسەر بەڵێ بۆ عەرزم کردن لە یەک و دووە عادەتەن نەشتەگەریشی نایە هەر بە عیلاج چاکە بێت. زۆر باشە دکتۆریشی تر لەو بابەتانی کە زۆر توێژینەوەی لەسەر ئەویش جگەرە کێشان و بەکارهێنانی جگەرە و بابەتەکانی تری دووکەڵە، جا ئەم بابەتانە چۆن کاریگەریەکەنە سەر نەخۆشیەکانی کۆمەڕێکە؟ تاعاان جگەرە کێشان چەند شتێکە لە ڕێخۆڵە و کۆمە یەکێ لەوانە کە ئەوەیە دیواری بۆری خوێنەکان تێگەیە، یەکیشکە لەوەیە تووشی هەستیاری ناو ڕێخۆڵەیەەکە ئەکرێن نەخۆشەکە تووشی قەبزی ببێ ئەمانش خۆیان ڕاستەخۆ هۆکارن بۆی کە تووشی مایەسیری ببن. وەجار لەوەش هەم جگەرە کێش ئەو کەسانی کە جگرا کێشن چانسی چاکبوونەوەیان بە برین کەمترە بۆیە کە جارێک تووشی مایەسیری ببێت ئەکرێت ماسیری بێت بە درێژخان و پێویستی بە نەشتەگەریش بێت. زۆر باشە دکتۆر، لە ڕووی جلوبەرگەوە ئەگەر باسی لێ بکەین زۆر جار بیستین لە توێژینەوە تازەکانە نەک تەنها بۆ بابەتی مایەسیری هەر بەگشتی ئەڵەن بە تایبەتی پیاوان نابێت جلیژێرەوەی تەسک لەبەر بکەن. ئایا جلیژێرەوەی تەسک هیچ کاریگەریەکی هەیە لەسەر دروستبوونی مایەسیری یاخود قلیشی کۆم یاخود ئەگەر ناسووری کلێنجکەش بێت؟ بەڵێ خۆی جلیژێرەوەی تەسک هۆکارە بۆ ئارەقکردنەوە عنی کیلۆکارەکانی نەخۆشی ناسۆری کۆم دروستبوونی دوومەڵە لە چواردۆری کۆمە کە ئارەق ڕێژەکان دروستەکەن و تووشی ئینتیها بێت. ئەگەر نەخۆشەکە جلێکی تەسک لەبەرەکە ئارەق زۆر دەکاتەوە، چانسی ئینتیهابکردنی زیاترە، چانسی فتریات و بەکتریا کۆڵۆنایزیشنی پێوترێ زیاتر دەکە بوو بە دوومەڵ ئەش بێ بە ناسۆر لە مستەقبەلە لەبەرە بێگومان بڵێ. زۆر دائما ڕێنماییان نەکەین کە کاڵین خۆپاگڕاکردن مەمەسمانەوەیە کە
دایمە وشک بنەوەکە و کەسانی عراقی زۆرەکە ناچارە بن کە توانن گۆز و شاژ هەڵگرن. زۆر باشە. دکتۆریشێک لە بابەتەکانی تر خورانی کۆمە. جا خورانی کۆم هۆکارەکەی چییە؟ ئایا هەستیاریە یاخود نەخۆشیەکی مایکرۆبیە؟ بە زۆربەی حاڵەتەکان هەستیاریە، زۆربەی حاڵەتەکانی لاقی بە پاکوخایان پاکڕاگرتنی ئەو ناوچەوەیە، زۆربەی لاقی بە هەستیاریەوەیە، هەندێک جاریش بۆی فتریات و بۆی هەندێک نوع کەڕۆ دروستە بن. مایکرۆبەکان ئەو هەستیارە دکتۆر لە چیەوە تووشە بێ و هەستیاری کە ئەبێتە هۆی خوران؟ عارەقکردنەوە و هەستیاریکردنی هەستیاری پێستە کە ڕۆژانی پێستی ئەو چواردەوری کۆم دروستە بێت. زۆر باشە دکتۆر، هیچ نەخۆشیەکی کۆم هەیە بۆمان باس بکەی یەکێک بێ لە خراپترین نەخۆشیەکان خوا نەخواستە وەکو بڵێن شێرپەنجەیەک بێ یان شتێک بێ؟ خۆی کۆم و هەم بە شیشکاکە تووشی شێرپەنجە بێ، بەس عادەتەن شێرپەنجی کۆم شێرپەنجی ڕێکەیە بەشی سەرەوەی کۆمە کە ینی کۆتا بەشی کۆڵۆنە کە خۆی ڕێکا کردێ بە سێ بەشەوە سەر ناوسکوون ناوەڕاست و بەشی خوارەوەی ڕێکا. کاڵین شێرپەنجەی کۆم عادەتەن بەشی خوارەوەی ڕێکەیە، ئەو کاتە ناچارە بین کە ئێمە کۆمیش و ڕێکەشی بۆ لابەرین و ڕێخۆڵی لێرەوە دەربێنین، ینی هەندێک جار هەیە نەشتەگەریەکە پێوتری ئەیپیکەیەکین هەموو کۆم و ڕێکە لا ئەبین و ئاین نەخۆشەکە هەتا لە سکیەوە پیساییەکات. ئەی ئامارەکان چۆنە لەسەری دکتۆر لە لای خۆمان لە کوردستانە ئەم جۆری شێرپەنجەیە زۆرە؟ هەچەنە باشترە لە پزیشکیشی شێرپەنجە بپرسین، بەس بەردەوام بەرەوزیابوونە بۆی شێوازی ژیان و بۆی جگەرەکێشان و بۆی کە بۆ هەم ئەم هۆکارانی کە شێرپەنجە زیای کردو عینە شتیش بۆ ئێمە زیە، بەس پشکنینی پێشوەختەوە بینین لە نای پزیشکی پسپۆرەوە ئێمە زۆر ڕێنمایەکەین، ینی ناکرێت نەخۆشێک کەسێکە بینی بەزەونی نزیفێکی کۆمی هەیە بڵنگاکە ئەمە مایەسیریە وێ باشتر پزیشکی پسپۆر ببینێ، ینی ئێستا ئێمە زۆربەی ئەو ماسیانی نەشتەگەریەکین پێشوی نەشتەگەری بکەین ئێنەرین بۆ نازۆر سێریکی ناوڕی خۆڵاکەین، چکە وەک باسم کرد شەرت نییە ئەو کەسی مایەسیریە بێ خودی مایەسیریەکە نەخۆشەکە بێت، ئەگرێ نیشانە بێت چەند جاریش بینیمان زۆر باش چەند جار بینیمان نەخۆشەکە شێرپەنجەی کۆڵۆنی هەبوو یان تیابی کۆڵۆنی درێژخایانی هەبوو بە مایەسیری هاتۆ بەلامە. زۆر باشە دکتۆر، باسی شێوازی ژیانەکرد، ئەگەر بکرێت پێمان بڵی ئەو گۆڕانکاریانی سەردەم چینکەوە کات مەترسی توشبوون بە نەخۆشەکانی کۆم و ڕێکە زیاد ببێت، بنمونە باسی جگەرە کێشانمان کرد، باسی دانیشتنی زۆرمان کرد، چ شتێکێک کە پێویستەکە هاوڵاتیانی لێ ئاگادار بکەینەوە؟ تاعام باشترین شت بۆ شێوازی ژیان بۆ ڕیخۆڵ و بۆ هەرسکردن ئەوەیە کە ئاوێکی زۆر خوێتەوە وەرزش بەردەوام بکرێت، دوورکەینەوە لە خواردنی ئامادەکراوە تاعام تا خواردن ئۆرگانیک بێ باشترە، ئەو خۆراکانە بخۆین کە فایبەری زۆرتیە ڕشاڵی زۆرتیە، کە ڕشاڵەکانە بنەوەی هەڵمشینی ئاو واکەن کەسەکە تووشی قەوزی نەبێت و لەگەڵی شاک کەم دانیشتن و باغڕاگرتنی ناوچەی کۆم و ئەو کەسانی کە خۆیان و خانەوادەکانیان معرەزم بووی کە تووشی شێرپەنجەی کۆڵۆن ببن باشترە پێشوەختە هەندێک پشکنی نییە بۆ خۆیان ئەنجام بدەن. زۆر باشە دکتۆر، ئێمە گەشتینە کۆتایی پرۆگرامەکەمان، زۆر سپاس بۆ زانیاریەکانت ماندوو نەبیت بۆ هیوایی کە توانی بێتمان سوود بە بینەرانی کورسات تەندروستی بگەێنین، هەمیشە شاد و تەندروست بن، خواتان لەگەڵ. دووبارە سپاس بۆ دکتۆر کە لەگەڵمانە بوو، هیوادارین سووتان لە بەرنامەکە وەرگرت بێت تا بەرنامێکی تر خواتان لەگەڵ.